خۆشەویستان جارێکتر سڵاوتان لێبێ و لەگەڵتانە بەردەوامین ئەچینە لای تۆرێکی تری ئەمڕۆی پرۆگرامەکەمان کە باس لە شێوازی دروستکردنی و مامەڵەکردن لەگەڵ هەست و سۆزی مرۆڤەکان ناکەین. ئەزانین ئێمە لەناو کۆمەڵگایەکین کە کەلتور و دابوونەریتێکی جوانمانەیە و مرۆڤیش بەگشتی خاوەنی هەست و سۆزێکی خۆیە. ئەم هەست و سۆزە لە مرۆڤێک و بۆ مرۆڤێکی کرد گۆڕانکاری بەسرایە. هەندێکیان ڕنگدانەوەیشی باش و ئەرێنی بە دوای خۆیانێ، هەندێکیان لەوانەیە هەست و سۆزەی بە شێوازێک لاوازی تیا بمێنێ و نتوانێت دەربڕینەکانی بە شێوازێکی باش بێ گرفتی بۆ دروست بکات. ئەوەی کە گرنگە ئێمە کۆمەڵە چەمکمان هەیە کە لەم بوارەیە کە توانن زیاتر لە ڕووی ئەو توێژینەوەی کاکرێ لە ڕووی ئەو سەرچاوانەی کە باس لەم بابەتان ناکرێ کە گەشتنێتە دەرەنجامێک ئەو کەسانە چۆن جیاوازیان بۆکەن و چۆن ئەتوانن هەڵسەنگاندنیان بۆ بکەن. ئێمەش ئەمڕۆ باسی بابەتەیەکەین کە باسی زیرەکی سۆزداری ئەەکەین باخوت بزانین تا چەند ئەم بابەتە لەناو ئێمە و تاکەکانی ئێمە بوونیان هەیە خۆ هەڵسەنگاندن لەم کاتەیە چۆنە بێ و بنەماکانی چۆنە و لە هەمان کاتشەوەی کە گرنگە سەرەتا بووی کە ئێمە و ئێوەی خۆشەویستی شۆشاریمان هەبێ خوزانیاریمان هەبێت لەسەر ئەم بابەتە بزانین چەمچی ئەم بابەتە گەڕێتەوە بۆچی و لە چی و هاتوو بۆیە گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری خاتوشنۆ حسێن وەکو ڕێنمایەکاری پەروەردەی کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە. خاتوشنۆ زۆر بەخێر بێ. سپاس بۆ ئامادەبوون، زۆر بەخێر بێ. ئەگەر بگەڕێنەوە جارێک بۆ مێژووی چەمچی ئەم بابەتەی کە ئێمە باسیەکەین وەکو زیرەکی سۆزداری بۆچی ئەگەڕێتەوە؟ بەڵێ خۆی زیرەکی سۆزداری لە ساڵی 1985 بۆ 90 باس کراوە. لەو کاتەوە ئیتر دەروونناسەکان هاتن ئەم بابەتیان خستە ناو بابەتی دەروونناسیەوە چونکە پێشتر زۆرتر باسی زیرەکی IQ کرابوو کە زیرەکیەکی گشتیە. بەڵام ئێمە ئەزانین کە ئێستا زیرەکیەکان زۆرن ئەو ئێمە لەوانەیە هەش بۆ 10 جۆر زیرەکیمان هەبێ کە گرنگیکی پێ نەدراوە بە تایبەتی لە کۆمەڵگە ئێمە لەوانەیە هەر گرنگی بە زیرەکی گشتی درابێ. چەندها جۆر زیرەکیمان هەیە وەکو زیرەکی فەزایی، وەکو زیرەکی قسەکردن، وەکو زیرەکی بیرکاری، زیرەکی وەرزشکردن، گفتوگۆکردن، ئەمانە جۆرەکانی زیرەکین. زیرەکی سۆزداریژێکی کە لەو زیرەکانی کە لە ئێستاە گرنگێکی زۆری پێدرێت کە EQ پێڵێن و ئێستا لە هەموو جیهانە گرنگێکی زۆری هەیە. ئەگەر تۆ لە هەر بوارێکی ژیانی خۆتا سەرکەوتوو بی ئەگەر زیرەکی EQ نەبێ تا زیرەکی سۆزداری نەبێ ناتوانانی سەرکەوتوو بی، ناتوانانی پەیوەندیەکانە بەباشی بەڕێوە بەریت و ناتوانانی کەسێک بیکە بتوانانی هەستەکانە بەڕێوە بەری، ناتوانانی بتوانانی کۆنتترۆلی هەستەکانە بکەی لە هەموو بارودۆخەکانی ژیانە. کەواتە لە هەموو کۆمەڵگایەک ئێستا زیرەکی سۆزداری بۆتە بناغەیەک بۆ ئەو کەسانی کە ئەتوانن لە کار و پیشەکانیانە یاوە لە ژیانیانە کەسێکی سەرکەوتوو بن بناغەیەکە بۆ ئەو کەسانە. باشە کەواتە خاتوشنۆ پێمان بڵێ بنەماکانی ژیری سۆزداری خۆی لە چیا بینێتەوە؟ بەڵێ خۆی زیرەکی سۆزداری واتە درکردن بە هەستەکان بە سۆزەکان، واتە تۆ بتانی لە هەموو بارودۆخەکانە بتانی کۆنتترۆلی هەستەکانە بکەی، بتانی هەڵچوونەکان بەڕێوە بەری، ئەمە پێڵەن زیرەکی سۆزداری. باشە ئێمە دوو نوع زیرەکیمان هەیە، زیرەکی سۆزداری کەسیمان هەیە دەرونی و کەسی و زیرەکی سۆزداری کۆمەڵایەتیشمان هەیە. زیرەکی سۆزداری کەسی واتە کەسەکە بتوانێت درک بە ئەو هەستانە بکاکە لە ناخی خۆیەتی و بیان ناسێتەوە، بزانێت ئەو هەستانە چۆنن و بزانێت چۆن ئەبێ کۆنتترۆلیان کاوە، بزانێت گەیشتە هەر بارودۆخێک ئەبێت چۆن مامەڵە بکە لەگەڵ کەسەکانە ئەو کۆنتترۆلکردنە زۆر گرنگە کەواتە خاتوشنۆ. کەسەکان چۆن بتوانن خودی خۆیان کۆنتترۆل بکەن لە کاتی دەربڕینی هەستەکانە بابەتە؟ لا نەخانەما گەڕێتە بۆی کە ئێمە وەکو مرۆڤ پێویستەکە پێش هەموو شتێ خۆمان بناسین. ئێمە ئەزانین کە باسی ئەم ئاەتش کرا ئەم حەدیثەش کراوە کە ئەڵێ من عرف نفسه فقط عرف ربه. یعنی تۆ پێشەوەی کە خۆی گەورە بناسی بە خۆ بناسی. کەواتە مرۆڤ پێش هەموو شتێک پێویستەکە گرنگی بە ناخی خۆی بە خۆی بناسێ، بزانێ خۆی کێیە، ئایا خۆی خۆشەوێ، ئایا توانێت کەسێکی سەرکەوتو بێت، توانەکانی چییە، لێهاتوەکانی چییە، ئەو کەسانێکی ڕێگریەکەن لە سەرکەوتنی چین بێ پێش هەموو شتێ بزانێ خۆی بناسێ. وەرە هەستەکانی خۆ بدۆزەرەوە، کە هەستەکانی خۆ دۆزیەوە، هەستەکانە بنووسە، بزانە من چه هەستێکم هەیە لەم ڕووداوی کە ڕوویاوە، لەم کێشەیە کە ڕوبەروم ئەبێتەوە لە ژیانە، من لەم کاتەیە چه هەستێکم هەیە و دواییش بنووسە چۆن کۆنتترۆلی هەستەکانم بکەم لەو کاتانەیە. تۆ بەم شێوازە ئەتوانی خۆ بناسیت و هەستەکانیش بزانیت و بەنووسینی بابەتەکانیش ئەتوانی بزانیت لە چ کاتێکە چۆن مامەڵە لەگەڵ هەستەکانتان باشە. خاتوشنۆ چۆن ئەتوانین ئێمە بۆ نمونە زیرەکی سۆزداری زیاتی بکەین یاخود پەرەی پێبین یاخود گرنگی پێبین لە ناو کەسەکانە، ئەمە ئەکرێت یاخودنا؟ بەڵێ زیرەکی سۆزداریکی کە لەو زیرەکیانی کە تۆ ئەتوانی بە دۆزینەوە هیچ ناسینی خۆت بە پەرەپێدان بە تواناکانی خۆت بە ئەوەی کە بتوانی مارەسە بکەی هەر لە هەستی کەسەکانی بەرامبەر تێبگەی،
هاوسۆزی بکەی لەگەڵ کەسەکانە. هاوسۆزی واتە چی؟ واتە تۆ خۆ بخەیتە جێی کەسی بەرامبەر. واتە ئەگەر شعرێکی فارسی جوان هەیە کە ئاڵێ هەمزابانیها ئەگەر شیرین تەرەس هەمدلی ئەس هەمزابانی بهتەرەس، یعنی تۆ ئەگەر ڕاستە کەسێک هاوزمانتە بەس ئەگەر هاودڵی لەگەڵا بکەی ئەوە زۆر زۆر باشترە. کەواتە هاوسۆزیکردن لەگەڵ کەسانی دەوروبەرە خۆ بخەیتە جێی کەسی بەرامبەر و بتوانیت هەستەکانە جوان کۆنتڕۆڵ بکەیت و بزانیت ئەم هەستانە چۆن مامڵی لەگەڵاکەیەوە لەگەڵ بەرامبەرەکەتە بیخوێنیتەوە. تووڕە نەبی ڕخنە لە کەس نەگری، ئەمانەی کێکەلو تایبەتمەندیانی کە ئەتوانین ئێمە بەکاری بێنین بۆی کە زیرەکی سۆزاریمان بەرزکەینەوە. باشە خاتوشنەوە هاندانی خۆت چەندە گرنگە لەم نێوەندایە بوون منە ڕەنگە زۆر کات تۆ لە هەندێک بوارە زۆر سەرکەوتوبی زۆر کەسێکی لێ هاتووبی بەڵام ئەبینی چواردەورەکەت بە جۆرێک لە جۆرەکان ئەیانەوێت تاقەی نەگەتیڤ و نەرێنی بن بە تۆ چەندە گرنگە تۆ خۆت بتوانێت خودی خۆت هانی خۆت بی لە ناختە. دەست خۆش دانەخانەوە خاڵێکی زۆر زۆر گرنگە لە زیرەکی سۆزداریە یەکێکە لەو خاڵانی کە تۆ هەندێکی دەرونی و هەبێ بۆ خۆت. بۆیە من سەرەتا باسی خودناسیم کرد واتە خودناسی گرنگترین خاڵە بۆ ناسینی خۆت و بۆ هەموو مرۆڤێکە بتوانێت سەرەتا خۆی بناسی ئەو کاتە ئەتوانێت زیرەکەکانی خۆی وردەوەردە پەرە پێ بە کە تۆ بووی بە کەسێکی بەهێز کە تۆ بووی بە کەسێک کە خۆتە خۆشویست کە تۆ بووی بە کەسێکە گرنگی بە خۆتیا ئەو کاتە ئەم هەندان ئەبێ بەشتێکی دەرونی ئەوتوانێتە ئەو کاتە کاریگەری دەوروبەر زۆر زۆر کەمترە بێ ینی بیرکردنەوەکانی شەهر ئەرێنیە بن ئەگەر بیرکردنەوەکی نەرێنی وها تۆ خێرا لە مشکی خۆتایکە بە بیرکردنەوەیەکی ئەرێنی ئەو کاتە دەوروبەر کاریگەری کەونی نابێت لەسەر تۆ بەڵکو تۆ ئەتوانی کەسێک بی ئەگەر زیرەکی سۆزداری و بەهێز بێ ئەتوانی کەسێک بی کە کاریگەری هەبێ لەسەر دەوروبەر. باشە قاتوشتۆ ئەنجا بابینە سەر ئەو بابەتانەی کە پەیوەندی بەم زیرەکی سۆزداریەوە هەیە ئێمە ئەگەر هەر لە مناڵەوە دەست پێ بکەین بۆ نمونە لە سەرەتاوە لە ناو خێزان و ئەم مناڵاگەر لە ژینگەیەکی لەبارا بێ و لەژێر پەروەردەیەکی دروستا بێ و مناڵە لەژێر هیچ تونوتیژێکی لانی دەرونی و جەستەییانە بێ ئەتوانی زیرەکی سۆزداریت لە مناڵەیە جیاوازتر لە مناڵەکانی تر بڵین گەشەی باشتر کردو و زیاتی کردووە. بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە کاکسەرکۆ چونکە بە حکومیەوەی کە زۆرتر لەگەڵ مناڵە ئیش ئەەکەین لە قوتابخانە ئەمانە زۆر زۆر بە جوانی هەستی پێەکەین ئەو مناڵانەی کە هەستەکەین کە لە خێزانێکە گەورە بوون دایک و باوکێکیان هەبووە کە زیرەکی سۆزداریان زۆرتر بەکارهێناوە هەستیان بە ئازاری مناڵەکەی کردووە هەستیان بە دڵخۆشیەکانی کردووە هەستیان بەوە کردووە کە ئەم مناڵە ئەتوانێت چۆن ئەتوانێت تووڕەبوونەکانی هەڵچوونەکانی کۆنتڕۆڵ بکە بینیومانە کە کاردانەوەشی لە ناو قوتابخانە زۆر باشتر بووە بینیومانە مناڵێک بووە کە هەستمان کردووە ئەتوانێت سەرکردایەتی هەنێ لە مناڵەکانی تر بکە ئەتوانێت کاریگەری هەیە بێ لەسەر مناڵانی تر بەڵێ بە دڵنیایی و خێزان بناغەیەکە خۆمان نزانی خێزان بناغی کۆمەڵگایەوە بناغەیەکە بۆ هەموو زیرەکیەکانیش ئەگەر ئەمە لە مناڵیشانە نەبێت بەڵام خێزان ئەتوانێت بە دروستکردنی بەهاکان بە پەیڕەوکردنی ئەو شتانی کە لە دەوروبەریانە هەیەەوە بە دەربڕینی هەستەکان و بە هەستکردن بە هەستی مناڵەکە ئەم زیرەکی کۆمەڵایەتی تیا دروستکات. باشە لێ هاتووە کۆمەڵایەتەکان خاتوشنۆ ئەمەیان تا چەندە گرنگە بۆ ئەوەی کە تۆ بۆن ژیری سۆزداری پەرە پێبێ ئەگەر تۆ بێت و کۆنتترۆلی خودی خۆتت کرد بێ هانی خۆتت دیابێت هەروە لەگەڵ ئەوەشا خودی خۆتت ناسی بێت دوجار ئەتوانیت کە پەیوەندیەکی کۆمەڵایەتی بەهێز و تۆکمە دروستکەی لەگەڵ چواردەورەکەتە کاتە لێ هاتوو کۆمەڵایەتەکان تا چەند وەکو بنەمایەکی سەرەکیش تەماشاکە لەم نێوەندە بەڵێ لە نەخانوشیاری کۆمەڵایەتی زۆر زۆر گرنگە کە ئێمە هەمان بێت کە تۆ توانی و خودناسی یعنی خودناسی و لە خۆتا دروست کرد و زیرەکی کۆمەڵایەتیش هێنای ئاستێکی بەرزەوە ئەو کاتە لە هاتوو کۆمەڵەکانیش کاریگەری زۆرترە بێ لەسەر تۆ توانی مرۆڤێک بێ و کاتە کەسەکان بخوێنیتەوە لە هەڵسوکەوتیان بە تایبەتی زمانی جەستەیان شێوازی گفتۆگۆکردنیان و شێوازی قسەکردنیان و تۆنی دەنگیان و شێوازی دانیشتنیان ئەتوانی ئەمانە بخوێنیتەوە ئەتوانی کەمتر بەلەعە ژەهراویەکان ئێمە لە دەروونناسیەوەی پێڵێن بەلەعە ژەهراویەکان بەکاربێنی بۆ نمونە حکومدانە بۆ نمونە بەراوردکردنە بۆ نمونە هەڵسەنگاندنە ئەمانە کەمتر بەکارهێنی کەواتە ئەمانە هەمووی کاریگەری هەیە بەسەر ینی تۆ خود پەروەردە کردووە پەرە بە زیرەکی سۆزداری خۆتیاوە لەم لاشۆ کۆمەڵگاشەیە کەواتە ئەگەر تۆ توانی و ئەم دوانە بەیەکەوە تەنسیقێک لە بینیانە دروستکەی ئەو کاتە زیرەکی کۆمەڵایەتی چێتە ئاستێکی بەرزەوە و تۆبی بە کەسێکی زۆر بەتوانە و لە باش ئەم زیرەکی سۆزداریە خاتوشنۆ لە چ تەمەنێکات تۆ ئەتوانی ئەم هەنگاوانی کە باسمان کرد تۆ کاری لەسەر بکەی لە خودی خۆت و لە ناخی خۆتا بۆ ئەوەی کە ئەم بابەتە پەرە پێبەی لا نەخانی هیچ کاتێ درەنگ نییە بۆ هیچ شتێک
بەڵام ئێمە ئەتوانین لە مناڵی و کار لەسەر شتە بکەین هەر لە خێزانەوە تۆ مناڵێک لە دایک ئەبێ بە چی شێوازە مامەڵی لەگەڵاکەی چۆن ئەو کاتانێک ئەو بێتاقەتە چۆن مامەڵی لەگەڵاکەی مامەڵێکی دروستی لەگەڵاکەی ئایا کە تۆ ڕابێت چۆن هەست بە تووڕەبوونەکەیەکی هەست بە بێتاقەتێکەیەکی هەست بە بێزارێکی هەستەکانی بۆ ئەناسێنی دەستنیشانکردنی هەستەکان ئەمە هەر ئەتوانێت لە قۆناغی مناڵی و دەست پێ بکە ئەگەر کەسێکی شتایسە زیرەکی کۆمەڵایەتی نەبووە زیرەکی کۆمەڵایەتی لە ئاسێکی خوارەوە بۆ هەر لە ئێستا ئەتوانێت دەست پێ بکە هیچ کاتێ درەنگ نییە. باشە خاتوشنەوە کۆی کە خۆشە باسەکەریەوە زۆرتر لە بواری مناڵان و خوێندنگاکانە کارەکانتان چڕ کردوێتەوە ئەتوانین بڵێن زیرەکی سۆزداری ئەوەی کە باسەکری هەڵسەنگاندنی بۆ بکەیت بۆ نمونە کەسێک لە زیرەکی سۆزداریە زۆر باشە زۆر خۆی خودی خۆی باشە ناسێت زۆر پەرەی بە توانەکانی خۆیەوە ئەتوانێت لەم پەرە و توانای خۆی و هەڵسەنگاندن بکە بۆی کە بڵێ ئەم مناڵە ئاستێکی باشی هەیە و هەست و سۆزێکی باشی بەڵام ئەم مناڵیان بێبەشەلەوە بۆی کە بتوانین کێشە و گرفتەکان بدۆزینەوە. بەڵێ بە دڵنیاییەوە کاکسەرکاو لەبەر ئەوەی ئێمە پەیوەندیمان زۆرتر لەگەڵ مناڵەکانە هەیە بەداخەوە من ئەماڵم لە ئێستا زیرەکی کۆمەڵایەتی لە قوتابخانەکانە زۆر ئاستێکی نزمی بەخۆیەوە بینێت چونکە پەیوەندیەکان کەمتر بووەتەوە. بۆچی؟ هەستەکەم دایک و باوکان زۆرتر مناڵەکان بەجێ هێڵن کاتیان زۆرتر نییە لەگەڵ مناڵەکانە ئێمە لەگەڵ دایک و باوکە کاتێکمان هەیە کە پێیان ئەڵێن هەموو کاتێ پێڵین کاتی ئاڵتونی واتە تو هەر مناڵەکە هەبوو لە ماڵەوە پێویستەکە کاتێکی ئاڵتونی بۆ مناڵەکە تەرخان کە ئەویش 20 دقیقە بۆ نیو ساعتە کات تەنها لەگەڵ مناڵەکە بەسەربەری تەنانەت ئێستاوای لێ هاتووە زۆربەی مناڵەکان خۆیان گلەیەکەن ئەڵە مامۆسا شنو ئێمە دایکمان کاتی نییە باوکمان کاتی نییە دایکمان دەوامێکی زۆری هەیە ئێمە ناتوانین گفتوگۆی لەگەڵا بکەین ئێمە بە واضحی ئەمە ئەبینین لە ناو قوتابیەکانە ئەمەش ئەگەڕینەوە بۆی کە مناڵ زۆرتر ئێستا لەگەڵ شاشەکان و لەگەڵ ئەنتەرنێت و لەگەڵ موبایل و لەگەڵ یاری ئەلکترۆنیکان خەریکەوە ئەمە جوای کردووە کە بەڕاستی ئاستی زیرەکی سۆزداری بێتە خوارەوە. باشە خاتوشنۆ هاوسۆزی ئەمەشیان ئەمە تا چەند هۆکارە بۆ ئەوەی کە تۆ بتوانیت ژیریا خو زیرەکی سۆزداری پەرە پێبێ ئەگەر تۆ بێت و لە هەستی کەسانی بەرامبەر تێبگەیت ئەو کاتە ئەتوانێت بە شێوازێکی دروستریش مامەڵایان لەگەڵا بکەی کاتە هاوسۆزی ئەمەیان تا چەند خاڵێکی گرنگە. بەڵێ لا نەخامە دڵنیا هاوسۆزی زۆر گرنگە من پێشتریش باسم کرد ئەگەر تۆ یعنی هاوسۆز بی لەگەڵ کەسەکانە واتە چیواتە خۆ بخیتە جی کەسی بەرامبەر ئەو کاتێ ئەو کە نیگەرانە ئەو ناڕەحەتە ئەو بێتاقەتە تۆ لەو کاتێ خۆ بخەرەجێ ئەو بزانێت تۆش هەمان شێوابیت ئەمە زۆر گرنگە بەتایبەتی ئێمە لەگەڵ مناڵە ئەمە زۆر بەکارهێنین یا لەگەڵ کەیسەکانمانەکەیم بۆ لامان ئەمە زۆر بەکارهێنین کە ئێمە هاوسۆزیەکەین لەگەڵیانە لەو کاتانەیە ئەمەش کاریگەریکی زۆری هەیە لەسەر زیرەکی سۆزداری. باشە خاتوشنەوە بگومان هەموو کەسێک خاڵی ئەرێنی خاڵی باش خاڵی بەهێزی خۆی هەیە لەگەڵەوەشا خاڵی لاواز و نێگەتیڤی خۆی هەیە دیاریکردنی خاڵە بەهێز و خاڵە لاوازەکان ئەمە تا چەند هۆکارە یاخود هاوکارێک ئەبێت بۆ ئەوەی کە تۆ زیاتر گرنگی بە خودی خۆت و یاخود ژیری سۆزداری لە خۆتا پەرە پێبەی. خاڵێکی زۆر گرنگە چونکە تۆ کاتە خۆت ئەناسیت ئەزانی لە چه خاڵێکە تۆ لاوازیت لە چه خاڵێکە تۆ بەهێزیت و خاڵە بەهێزەکانە هەوڵی بەهێزتریکەی و لە چه خاڵێکە لاوازی هەوڵی کتێب خوێنیتەوە لەسەری بزانی تۆ بۆ نمونە لە خاڵێکە لاوازی تۆ متمانە بەخۆبوونە لە ئاستێکی کەمایە لە ئاستێکی نزمایە چونکە ئەوانی کە زیرەکی کۆمەڵایەتیان بەرزە زیرەکی سۆزداریان بەرزە بە دڵنیایەوە متمانە بەخۆبوونیشیان لە ئاستێکی بەرزایە گرنگی بە ئەو خاڵانە ئەی تو هەوڵی کاری بۆ بکەی هەوڵی مەسەلەن کتێب لەسەری بخوێنیتەوە بۆ نمونە پرۆگرامی بەرنامەیەک هەیە بەژاری بکەی بۆی خوب بەهێزکەیت کاتێک کە خۆ بەهێز کرد وردە هەستەکەی متمانە بەخۆبوونیشی بەرز دەبێتەوە متمانە بەخۆبوونیشی بەرز بەوە ئاسی زیرەکی سۆزداریشی بەرز دەبێتەوە. بینە سەر کۆمەڵە سوودی کەیکە زیرەکی سۆزداری هەیەی بە تایبەتی بۆ خوێندکارەکانمان تا چەند لە گرفتە دەرونیەکان دووریانە خاتەوە تا چەند نەتوانێت متمانە لای خوێندکار دروستکە کە بتوانێت لە تاقیکردنەوەکان و هەنگاوەکانی داهاتوی خۆیان بتوانێت پەرە بەخۆی بات و گرنگی بەخۆی بە ئەم بابەتە تا چەند ئێوە کە لەگەڵ خوێندکارانە گفتوگۆتان کردووە بابەتێکی سەرێکیەوە بە خوێندکار بابەتێکی زۆر سەرەکی و گرنگە کاکسەرکاو دەستە خۆش بێت لەبەرەوەی مناڵ کە زیرەکی سۆزداری بەرز بووە و گرنگی بۆ خاڵەیە هەز بە ئەمانەکە هەز بە دڵنیایی ئەکات و دوای ئەوە هەستەکە کە ترس و تووشی ترس و دڵە ڕاوکێ نابێ و ئەگەر تووشی ترس و دڵە ڕاوکێش بوو ئەتوانێت بە جوانترین شێوە کۆنتترۆلی بکە و لە قوتابخانە بە دڵنیاییەوە هەڵچوونەکانی ئەتوانێت کۆنتترۆل بکات و لە کاتی تاقیکردنەوەکانە تووشی قەلەقی نابێت تووشی بێتاقەتی نابێت بۆ لەبەرەوەی جوان بە جوانترین شێوە ئەم فێر کراوە کە کۆنتترۆلی هەستەکانی بکە لە بارودۆخە سەخت و دشوارەکانە چۆن هەستەکانی دەرببڕێت و چۆن بتوانێت بەڕێویان بەرێ بۆی لەو کاتانە تووشی سترس و قەلەقی دڵە ڕاوکەن. ئەتوانین دیاری بکەین بۆ نمونەگەر
مناڵێکمان بینی هەمیشە شڵەژاو بوو هەمیشە کە قسەی لەگەڵەکەی ناتوانێت سێری چاوت کە هەمیشە بە شێوەیە دێت جوابتەیە تۆلانەیە لەو شەکانی هەڵە بکە بەم شێوازە دیاری بکەین کە ئەمە زیرەکی سۆزداری کەمە یاخود پەرەی نییە یان زۆر جارەمە لە گەورەبوونیش ڕنگدانەوەی هەیە هەستەکەی کە لە ڕابردووە ئەم شتانەی بۆ نەکراوە کەم و کوڕی هەیە لەو بابەتە بەردەوام شڵەژا بەردەوام زۆر قساکە بەردەوام زۆر شتەڵێ کە خۆشی نازانێت دوای چی وتووە ئەتوانی بەم شێوازانە دەستنیشانیگەکەیەوە لە بوارەیە زۆر بەوردی کاری لەسەرەکەن بەڵێ بە دڵنیاییەوە چونکە ئێمە بڵێن لەگەڵ مناڵەکانە ئیش ئەکەین یا قسەیان لەگەڵاکەین زۆربیان هەیە کە پەیوەندیمان هیچ لەگەڵا دروست ناکەن یعنی بنە پەیوەندی چای دروستەکان بڵێن بەرکەوتنمان هەبێ بەیەکەوە و نەقسە ئەکەن زۆربەی مناڵی ئێستا پۆل هەمانە پۆلی یەکە دووە ینی تەنها لەوانەیە بڵێ موشەیەکی کەم دەرببڕێ بۆ ئەم مناڵە لە ماڵەوە هیچ قسێکی لەگەڵا نەکراوە هیچ گفتوگویەکی لەگەڵا نەکراوە و ناتوانێت ئەو شتانی کە لە ناخیاتی دەری بڕێ هەستەکانی ناتوانێت دەربڕێ و ناتوانێت ڕەفیق بگرێ بەڵێ ئەم کێشیان هەیە بە هیچ شێوازە قبوڵی ئەوە ناکات ڕەفیق بگرێ ئەڵێ هاوڕێکەکەی من بەس تەنها ئایپادەکەمە یا یاریەکانمە یاری ئەلکترۆنیکەکەم یا شتە خەیاڵیەکانی خۆیەتی کە دروستی کردووە و ناتوانێت لەگەڵ مامۆستاکانە پەیوەندیکی باش دروست کات و مناڵەگە بێ کە گۆشەگیرە بێ دائما هەست بێ تااقەتیەکە هەست بە تەنیاییەکە ناتوانێت کاریگەری هەبێ لەسەر دەوروبەری بەڵێ بەم شێوازانت بە ڕوونی ئەتوانین ئێمە دەستنیشانی بکەین کە ئەم مناڵە زیرەکی سۆزداری لە ئاستێکی کەمە باشە خاتوشنە من بابەتێکم خوێنەوە باسی لەوە کرد ئەو کەسانی کە ژیری سۆزداریان تیا هەیە بوونی هەیە چەند نیشان و تایبەتمەندیەک لەو کەسانە هەیە یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەو کەسانە ئەوەیە کە هەمیشە گوێگرێکی زۆر باشن بۆ کەسانی بەرامبەر ئەمان چۆنە دەست خۆش بێ لانەخان خۆی گوێگرتنی چالاک یا گوێگرتنی باش یەکێکە لەو تەکنیکانی کە کەسانی کە زیرەکی سۆزداریان هەیە بەکاریەهێنن و ئێمەش بەو پێی کە پیشە و مهینەکەمان وایە کە ئەبێ گوێگرێکی چالاک بین بە دڵنیایە کاریگەریکی زۆر زۆری هەیە تۆ کەسی وایە ئەبینیت لە کارەکەیە لە پیشەکەیە کەسێکی سەرکەوتووە لە بواری زانستەکەیە بەڵام بۆ نمونە ئەچی بۆ لای هیچ پەیوەندیەکە لەگەڵا دروست ناگایە تااقەتی گوێگرتنی نیە ڕووەکاتە ئەو لاوە یا چای سێری منزەرەیە شتێکەکە بۆ نمونە سێرێکی ئەمە گوێگریکی چالاک نییە ئەمانی کە گوێگری چالاک نین ئەستی متمانە بە خۆبوونیشیان لاوازە و خەڵکیش متمانیان پێ ناگا لەوانێت جارێک دوو جار قسەیان لەگەڵا بکە دوایی وازیان ئەی ڕەخنەگرتن لە لای ئەو کەسانە چۆنە بۆ منە ڕەخنەگرتن لەو بیر و بۆ چوونانەی کە خۆیان مەبەستیان نییە خۆیان بەلایەنەوە گرنگ نییە ئەڵەن هەمیشە بە بەردەوام ڕەخنەگرێکی باشن بۆ ئەوەی کە چوزانم بارودۆخەکان ئاساییتر بکەنەوە کەسانی کە زیرەکی سۆزداریان ڕەخنەکان قبوڵەکەن و ئەیکەن بە هەلێک یا بە فرسەتێک بۆ ژیانی خۆیان ئەوە نییە پێی بێتاقەت بن بەڵکو ئەیقۆزنەوە و هەستەکەن کە ئەم ڕەخنەیەکە لێیان گیرەوە لەوانێت بێتەوەی کە ئەم بەرەو پێش بەرێت و ئەم وە لێ بکات کە سەرکەوتوتر بێ لە ژیانی خۆیان ئەوە خۆمان نمونونەکانمان جوان لەلایە هیوا هەیە ڕەخنە بە ئاسانی قبوڵەکات و بەلاشیەوە هیچ بێتاقەت نە هیواش هەیە لەوانەیە وای لێ پێی یەک ڕەخنەی بچووکی لێ بگری تووشی نەخۆشی دەرونی زۆر باشە بینە سەرەوەی کە زیرەکی سۆزداری لە بینی ڕەگەزەکانە خاتشمە بۆ نمونە زۆر جارێ ماڵین کەشتێکیشی بەسەری هەر بێدەنگە بێت ئەگەر مناڵ بێ ئەگەر گەورەش بێڵین هەست و سۆزی خانمان زۆرترە لە پیاوان ئەم دوو نێوانەیە چۆنە ئاستەکان خۆی بە حکمی ئەوەی کە خانمان تۆزێ ینی عاتفی ترن سۆزداری ترن بەڵام ئەمە ئەوە ناگەێنێ کە پیاوانیش نتوانن یعنی ئاسی زیرەکی سۆزداریان بەرزکەنەوە بەڵکو هەردوو ڕەگەز ئەتوانن کار لەسەرەوە بکەن کە زیرەکی سۆزداریان بەرز بکەنەوە و هەردووکیان کار بۆ بکەن کە بتوانن کەسانێک بن کە کاریگەریان هەبێت لەسەر دەوروبەر کەسانێک بن کە دڵخۆشتر بن کەسانێک بن کە بتوانن ڕەخنەکان قبوڵ بکەن و خۆیان بەرەو پێش بەرن باشە ژینگە و کۆمەلگا تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەم بابەتە بە دڵنیایی ناڵێ ژینگەیەکی لەبار نەبێ هەرچەنە تۆ زیرێکێکی باشیش هەبێت لە سۆزداری خۆتا بەڵام کاریگەری هەیە لەسەر کە نایڵێ پەرە بکات و تواناکانی خۆدە بە دڵنیاییەوە کاک سەرکاو ژینگەکان تەسیری هەیە ناتوانین بڵێن هیچ کاریگەری نییە هەموو ژینگەیە سواز بخوا کە ژینگەی وڵاتی ئێمە ژینگێکی کۆمەڵایەتیە بەڵام ئەوەش ئەگەڕێتەوە سەر کەسەکە خۆی کە چەند بەهێزە و چەند کە ئەتوانێت لە ژینگەکانە و لە بارودۆخەکانە بەرگە بگرێت و کار لەسەر خۆی بکە کە ژینگەکە ئەو نەتوانێت کاریگەری لەسەر دابنێت و ئەم هەر بەردەوام بێت لە کاری خۆی باشە خاتوشنەوە تەندروستی دەرونی ئەمە تا چەند کاریگەری هەیە یاخود تا چەند ئەمە ئەبێت تا ڕێگا خۆشکەرێک و کار ئاسانیەک بۆ ئەو کەسە بۆی کە بتوانێت گرنگی بە زیرەکی سۆزداری بات کەسەکە
بە دڵنیاییەوە ئەو کەسانی کە تەندروستێکی دەرونی باشیان هەیە کە بۆ نمونە لەگەڵ خۆیانە باشن لەگەڵ دەوروبەریانە باشن بە دڵنیایە توان زیرەکی سۆزداریکی باشتریان هەبێت تا کەسێک کە نەخۆشیێکی دەرونی هەبێ یا پەیوەندی کۆمەڵایەتی لاواز بێ یا نەتوانێت لەگەڵ خەڵکا پەیوەندێک دروستکە یا نەتوانێت متمانێ بەخۆبوونی هەبێت ئەمانە بە دڵنیاییەوە کاریگەری زۆری هەیە لەسەر زیرەکی سۆزداری. چینە سەر ئەوەی کە هەندێک کەس ئەم زیرەکی سۆزداریەی لە خودی خۆیان هەیە بەڵام بەکاری ناهێنێ یاخۆ خۆیە بێتە بەربەست لە بەردەمیە ئەتوانین لە ڕێگەی کەسانی شارەزای وەکو بەڕێستان و کەسانی لەو بوارانەیە کارەکەن لە ڕێی گفتوگۆکردن و لە ڕێگەی چەند تەکنیکێکەوە ئەو کەسە بینیتە سەر ئەوەی کە تۆ توانایەک و وزەیەکی باشت هەیە تۆ ئەتوانی لەم بوارەیە خۆت ببینیتەوە بێتە سەر ڕێگەیە کە خۆی ئەو کەسە بتوانێت خۆی بتۆزێتەوە. بەڵێ بە دڵنیاییەوە چونکە ئەو کەسە ئێمە کاری لەگەڵاکی کە خۆی بخۆی ئەناسێنینەوە خۆی ئاشت ئەەکەینەوە لەگەڵ خۆیان کە هەندێک کەس هەیە کە لەوانەیە خۆی لەگەڵ خۆیان ئاش نەبێتەوە ینی باوەڕ بەخۆبوونی کەم بێت و لەوانەیە زۆر کەسمان هەیە کە خۆی خۆش ناوێت زۆر ڕەخنە لە خۆی ئەگرێت ئێمە لە دەروونناسیە شتێکمان هەیە پێڵین شەفەقەت دەرمانی واتە هاوسۆز بوون لەگەڵ خۆتا میهرەبان بوون لەگەڵ خۆتا ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە ئێمە ئەو کەسانێکی هێنە لامان ئاشتیانەکەینەوە لەگەڵ خۆیانە خاڵە بەهێزەکانی خۆیان پێ ئەناسێنین بۆ گفتوگۆیی کە لەگەڵیان ناکەین بەڵێ بە دڵنیایی. خاتوشنۆ ڕنگدانەوەی ئەم ژیری سۆزداریە لە دنیای سوۆسیال میدیا بە شێوازێکی گشتی چۆنە چونکە ڕەنگە زۆر کەسە بێ لە ڕێگەی ئەو ئامێرە زیرەکەی کە پێیەتی ئەو هەست و سۆزەی کە هەیەی دەری بڕێ و بڵاوی بکاتەوە. لا نەخان ئەمە ژگەڕێتەوە بۆ کەسەکە خۆی کە چەند بتوانێت ئەم زیرەکی سۆزداری یعنی بەکاربێنێت ولا چ شوێنێکیشا بتوانێت بەکاری بێنێت تۆ هەموو کاتێ لەوانەیە نەتوانی لە هەموو شوێنەکە ئەم زیرەکی سۆزداری و بەکاربێنی ئەبێت تۆ بزانی لە کوێ بەکاری هێنی چۆن بەکاری هێنی لەگەڵ کیا بەکاری هێنی ئەو کاتە ئەتوانی کەسێکی سەرکەوتوی بە تایبەتی ئێستا هەمومان نزانی بۆ چی زیرەکی سۆزداریش کەم بۆتەوە لە پەیوەندەکان لاواز بوونێتەوە یعنی لەوانەیە هەر تەلەفۆنێک بێ یا خەڵک بە ئیمۆجیەک یا ئەوەیە بە وشەیەکی کورد هەستەکانی خۆی دەرەبڕێ ئەمەش خاڵێکی لاوازەکەوای کردووە ئاسی زیرەکی سۆزداری بێتە خوارەوە. ئێمە لەناو خۆمانەڵین زۆر جار هەڵین با بە هەست و سۆزەکانمان زۆر بڕیار نین باڵمان بڕیار بین بۆی کە تووشی هەڵە نەبین بە ڕوویەوەی خۆشەویستی و عاتفیەوە زۆر جارە بین بە هەڵای ئاڕۆین ئەم بابەتە چییە کە باسی لێوان ئەزین چۆنە کاک سەرکاوە تۆ ئینسان دوو لایانی هەیە لایانی عاتفی هەیە سۆزداری هەیە و لایانی عەقلیشی هەیە تۆ ئەبێ بزانی بیرکردنەوەکانت چۆنن بیرکردنەوەکانە وا بێت کە نەتوانی یعنی بەڕاستی زاڵ بێ بەسەر لایەنی عاتفیەکەتە ئەبێت تۆ دانیشی تەنسیقێ بکەی لە بینی ئەم دوو خاڵەیە ئەو کاتە بڕیارێکی دروست بێ ئەو کاتە بزانی ئەمەش دەگەڕێتەوە بۆ خودناسی کە تۆ خۆناسی زانی و کە بیرکردنەوەکانت چۆنە بیرکردنەوە ئەرێنیەکان زاڵ نەبوو بەسەرتا ئەو کاتە توانی بڕیارێکی زۆر باش بێت ئەو کەسانی کە زیرەکی سۆزداریان هەیە کەسانێکن کە پێزانینیان هەیە بۆ کەسەکان و زۆرتر وشەی دەستخۆش بێ سوپاسە کە مەمنونم ئەمانە بێ زەحمەت زۆر بەکارئهێنن واتە پێزانینیان هەیە بۆ هەست و سۆزی بەرامبەر بۆ ئەو ئیشانی کە کەسی بەرامبەر بۆیانەکە. باشە خاتوشنۆ وەکو دوایین پرسیاری من ژیرەی سۆزداری ئەوچێت هاوکارە لە چارەسەرکردنی زۆرێک لەو کێشەوگیر و گرفتانەی کە بە تایبەتتر لە ژینگەی کارەکە ڕوبەڕووی هەر یەکەمان بێتەوە تۆ ئەگەر بێت و ئاستی ژیری سۆزداریت بەرز بێت تۆ ئەتوانیت کێشەکان زۆر بە شێوازێکی باش چارەسەکە ئێمە تا چەند ڕاستە. ئەمە زۆر ڕاستە لاەخان لە بەرەوەی کە تۆ زیرەکی سۆزداری و لە ئاستێکی بەرزە بوو ڕەخنەکان قوبوڵەکەی ئەتوانی بە شێوازێکی جوان هەستەکانە بەڕێوەبەریت و هەروەها ئەتوانی کە لە بەرامبەر تێبگەیت ئەتوانی کە ئەوەنە ڕەخنە لە کەسی تر نەگریت و هەر شتێکیشیانوت تۆ بە دڵێکی گەورەوە قوبوڵی ئەەکەی هاوکاری هاوڕێکانە ئەەکەیت کاریگەری ئەبێ لەسەر هاوڕەکانە ئەمە ژوە کاکە تۆ لە ژینگی کارەکە تا کەسێکی زۆر سەرکەوتوو بی. دەستەکانە خۆش سپاس بۆ ئامادەبوونێت بەهێوەیەوەی کامیشە گرنگی بەم بابەتەوە نە بدرێت کە بابەتن سەرەکی بە تایبەتە بە خودی کەسەکان و بوویکە بتوانن لێ هاتووەکانی خۆیان با باشی ببینەوە دووبارە سپاس.